دووبارە سڵاوتان لەبێت لە تەوەری دووەمی تایەک لە سەرپرسی ئازادیە گشتیەکان و چەمکەکانی ئازادی و لە هەرێمی کوردستانە چۆن مامەڵا بە پرسی ئازادیەکانەوە دەکرێت تا چەند دادگاکان دەستکراون بۆ جێبەجێکردنی یاسا بە شێوەیەکی دادپەروەرانە بە تایبەت بەسەر ڕۆژنامە نووساندا بەسەر ئازادی ڕادەربڕیندا تا چەند هەژمۆنی حیزبی زیاتر خۆی دەبینێتەوە زاڵترە بەسەر دادگا و دادوەر و پارێزەراندا لەسەرم بابەتە لەگەڵ بەڕێز ڕێبین سەباح کە بەڕێزیان پارێزەرن ڕاستەوخۆ لە هەولێرەوەمیانێمێ گفتوگوی ئەم بابەتی لەگەڵدا دەکەم. کاک ڕێبین زۆر سپاس بۆ ئامادەبوونت. ئازادیەکان لە هەرێمی کوردستانە بچەمکە جۆرا و جۆریەکانیەوە خۆی لە چیدا دەبینێتەوە و دواتر دێنە سەر وردەکاری هەژمۆنی حیزبی و کاریگەری حیزب لە نێو دادگا و لە نێو بیاخوت بەسەر دادوەرەکانەوە. سەرەتا زۆر سپاس سڵاو لە ئێوەی بەڕێز و لە تەواوی بینەرانی کورسات و بەرنامەکات. بەداخەوە ئەوەی ئێستا لە بابەتی ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستاندا بەدی دەکرێت بەداخەوە جێگای مەترسیدارە بە شێوەیەکە کە لە ئانی ئێستادا مەهامەکان هەمووی بەلاوەندراوە تەنها کار بە ئەوە دەکرێتن کە ئازادی ڕادەربڕین ئازادی ئەو ڕایە و ئەو دەربڕینانەی کە بە شێوەیە کە بۆ ئەوەیە کە ڕێز لە مافی مرۆڤ بگیرێ ڕێز لە پیشەکان بگیرێ ڕێز لە هاوڵاتان بگیرێتن هەمووی بەرەو ینی بەرتەسک بوونەوە ببردرێتن بە شێوەیەک بێ بۆ ئەوەی کەس نەتوانێتن بە شێوەی خۆی و بەو ویستەی کە هەیەی و لە چارچەوەی یاسادا باز لە ئازادیەکان بکە باز لە ڕێزگرتنی مافی مرۆڤ بکە باز لە ئازادی کاری ڕۆژنامە نووسی باز لە ئازادیەکانی تری تاکەکانی کۆمەلگا بکاتن کەمە هەردەم و تومانە ئەم بارودۆخە لە ئێستادا بوونی هەیە تەنها مەترسیەکە بەسەر بێزگە لە مەترسەکانی بەسەر کۆمەلگا شتێک تریشە ئەوەیە کردنی تاکەکانە بێدەنگکردنی تاکەکانە بە شێوەیەک کە لە داهاتوو مەترسی لەسەر کۆمەلگا و لەسەر ئەوانش دەبێتن کە دەیانوێت دەنگی ئازاد و ئازادی ڕادەربڕین بەرتەسک بکەنەوە یاخود نەیهێڵن و کەسانەی ئەیانەوێتنی هێڵن کاک ڕێبین ئەمە تەنها قسەیان بە دواداچوون هەیە ئەو کەسانن دەنگت تۆزە گوازح نییە ببوورە ئەوەندەی ئەگەر دۆم دووبارە بکەوە پرسییم کە کێنە و کەسانەی کە کاریگەریان لەسەر ئازادی ڕادەربڕین هەیە ئەمە تەنها باسێکە دەکرێتەوە دەنگۆیەکە یان بەڵگە هەیە شتی معتەبەر هەیە بۆی کە ئازادیەکان لە هەرێمی کوردستاندا لەژێر پرسیاردان. طبیعی ئەوانەی دژی ئەوانەی دەیانەوێت ڕێگری لە ئازادی ڕادەربڕین بکەن ئەو کەسانن کە خۆیان لە سەروی یاسادانێن ئەو کەسانن بەرژەوەندی تەسکی خۆیان و بەرژەوەندی تەسکی بیرکردنەوەکەیان و بە زلزانینی خۆیان کە خۆیان لە سەروی یاسادادنێن ئەم کەسانن دەیانوێت ئازادی ڕادەربڕین بەرتەسک بکەنەوە ئەم کەسانن دەیانوێتن تاکەکانی کۆمەلگا بە هیچ شێوەیەک ئازادی ڕادەربڕینیان نەبێت دەیانوێت کاری ڕۆژنامە نووسی کە دەنگێکی گەیاندنی دەنگی هاوڵاتیانە بۆ بینبەرەکان و بۆ شوێنی مەبەست دەیانوێت ئەو دەنگە بوونی نەمێنێت دەیانەوێت دادگا کب بێتن دەیانوێت پارێزەران ئیشی خۆیان نەکەن دەیانوێت دادوەران بە شێوەیەکی یاسایی و ئازادانە بڕیار نەدەن دەیانەوێتن ئەندامانی داواکاری گشتی کار بۆ نەکەن بەرگری لە مافی گشتی هاوڵاتیان بکەن ئەمانەن یعنی لەبەر ئەوەی کە بەرژەوەندی خۆیان وا دەخوازێ و خۆیان لە سەروی یاسادانێن ئەمانەن دەبنە هۆکاری ئەوەی کە ئازادی ڕادەربڕین بەرتەسک بکەن. باشە لەم چەند ڕۆژەی ڕابردوودا بینیمان کە یاخود لە مانگی ڕابردووشدا بە دیاریکراوی کە پێشێلکاریەکان بەرامبەر بە ئازادیەکان یاخود بەرامبەر بە مرۆڤ زۆر بەدیکرا چ لە پارێزەر چ لە هونەرمەندان چ لە ڕۆژنامە نووسان بە شێوەیەکی گشتی یاسا و دادگاکان لە هەرێمی کوردستانە چۆن مامەڵە لەگەڵ ئەم کەیسانە ئەم بابەتاناکە چونکە بەشێک لە ڕووداوەکان ئەوەی کە بڵاو کرایە و بەدەست ڕاگەیاندنەکان گەشت کەسی یاخود حیزب لە پشت یاخود ئەو کەسانە ئەندامێک بوون لە نێو حیزبە دیاریکراوەکان لە هەرێمی کوردستاندا
ئەمانە چۆن مامەڵەیان لەگەڵدا دەکات یاسا و دادگا دەتوانن هەژمونیان بەسەر حیزبدا زاڵ بێت؟ طبیعی ئەو ڕووداوانەی بەداخۆ لە هەرێمی کوردستان بەگشتی ڕوویاندا لە ماوەی ڕابردوو بە تایبەتیش ئەویانەی کە لەو فترەی چەند ڕۆژە و چەند هەفتەیە لە هەولێر ڕوویدا هەر لە هێرشکردنە سەر پارێزەرێک هەر لە هێرشکردنە سەر هونەرمەندێکی ملی هەر لە کوشتنی هاوڵاتێکی بێگوناح لە بەهۆی فولایتێک لە زادەی 120 هەولێر لەلایەن برای کەسێکی دەستڕۆیشتوو لە هەولێر هەموو ئەوانە وەکو وتم مەترسین و ڕۆڵی دادگا زۆر زاروتومانە دادگا ئەگەر بەویستی خۆی بێتن دەیەوێت ڕێکارەکان ئەنجام بدا بەڵام کێشەکە لە چییە؟ کێشەکە لە جێبەجێکردنی ڕێکارەکانی دادگایە دووەم لە دەداخولی دەرەوەی دادگایە بۆ ناو دادگا سێەم لەوەیە کە زۆر جار سڵحی عەشایری فلان و فیسار و ئەوانە بە زەخت ئێستا مۆدێلێک دروست بووە ئەگەر مەسەرە نەتوانن تەسیر لە دادگا بکەن بۆ ئەوەی مماتەڵە لە ئیشەکان دروستکەن هەڕەشە لە پارێزەر دەکەن پارێزەر فلان لە فلان کەیس پارێزەرە هەڕەشە لەسەر ژیان و خێزانی و ماڵ و منداڵەکەی و داهاتووی دەکەن یعنی هەموو ئەوانە وای کردووە خۆ دادگاش لە چێ پێک دێ دادگا لە دادوەر و لە ئەندامی داواکاری گشتی و لە پارێزەر ئەگەر یەک لەوانە نەتوانێت مەهامەکەی خۆی جێبەجێ بکاتن لە هەر کەیسێک جا هەر یەکێکیان بیتن مماتەڵە لە ڕێکارەکانی دادگا دروست دەبێت بەداخەوە ئەوەی بەدی دەکەین لە ئێستادا فلان کەس دەکوژێ لە بەرەوەی پشتی هەیە فلان کەس لە بەرەوەی عەشیرەتێک لە پشتیتی پارێزەر دەست درێژی دەکاتە سەر پارێزەرێک و زۆر بە ئاسانی دەربازی دەبێ و کەسیش ناتوانێت هیچ بکاتن فلان کەس لە بەرەوەی لەلایەن فلان کەسەوە داڵدە ئێوەی پارێزەران چۆن نتوانن ببن بە پشت بۆ کەسانی هونەرمەندێکی ملی مەسەرەن ئەتک دەکا و هێرشی دەکاتە سەر هەموو ئەو حاڵەتانەی تر کە ڕوو دەدەن لە هەر شوێنێکی تر بێتن دەستکاری ڕێکارەکانی یاسایی تێدا بکرێتن دەبێت هۆکاری ئەوەی کە یاسا و دادگا نتوان بە مەهامی خۆیان ئەوە بکەن کاکڕێبین ئێوەی پارێزەرانی سەربەخۆ دادگاکان لە شارە جیاوازەکانە چۆنە بنا داکۆکیکاری ئەم کەسانە چۆن کەیسەکانیان خاتون دەنگ زۆر ناوازەحە ینی داوا لە هاوکارەکەتان دەکەم ئەگەر یان ناوبڕێک بیان بێتن دەنگەکەم بۆ چاپکاتۆ لە بەروەی جێم بە تەواتی لە دەنگت نیە داوای لێبوردن دەکەم بۆ دووبارەکەمەوە تا هاوکارانم ئەو کێشەیە لای جناب چارەسەر دەکەن کاک ڕێبین هیوادارم کێشەکە لە لای ئەوە چارەسەر بکەن دیارە پرسییم لە کاک ڕێبین کە ئێوەی پارێزەرانی سەربەخۆ چۆن دەبن بە داکۆکیکار و پشتیوانی ئەو کەسانەی کە پێشلکاری مافیان بەرامبەر دەکرێت باش تا هاوکارانم ئەو کێشەیە بۆ لە بیستۆکەکەەوە بە باشی گوێبیستی دەنگی من نییە کاک ڕێبین تاکو کێشەکە لە ئەو چاوێر چارەسەر دەکەن من هەوڵ دەدەم لەسەر بابەتەکە یاخۆت پرسیارەکەی بۆ دووبارە دەکەمەوە دیارە ئازادیەکان و بە تایبەتی ڕۆژنامەنووسان ئێستا دەیبینین کە لە هەرێمی کوردستاندا تەنانەت پێشێلکاریەکان لەنێو ڕۆژنامەنووساندا نەوەساوە فئە جیاوازەکان دەستە جیاوازەکانی گرتوتە کاک ڕێبین ئەگەر گوێبیستی دەنگی من بیپرسیم کە ئێوەی پارێزەرانی سەربەخۆ چۆن داکۆکی لە لەو کەسانە دەکەن کە پێشێلکاری مافیان بەرامبەر دەکرێت و دوای ئەم پرسیارە دێمە سەر پرسی ڕۆژنامەنووسانیش ئێمە کە لە دادگاین کە پارێزەرین کە مەهاممان ئەوەیە بەرگری لە مافەکانی تاکەکان و مافەکانی هاوڵاتیان بکەین هەموو هەدەفمان ئەوەیە کە یاسا لە هەموو کەیسەکان وەک خۆی جێبەجێ بکرێ بەبێ دەستکاری بەبێ مماتەڵەکردن بەردەوامیش کارمان بۆ بابەتە کردووە بەڵام زۆر جار ئیرادەیەک دێ لە سەروی ئیرادەی ئێمە دێتن مماتەڵە لە بابەتەکان دەکاتن کە ئەمە جێگای داخ و ئەسەفا کە نەدەبا ئەو نامانەوێت ئەو شتانە ببینین کە نەدەبووە ئەو حاڵەتانە ڕوو بداتن بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا ئەم بابەتە بوونی هەیە ئەوەی جێگای داخیشە ڕۆژ لە دوای ڕۆژ بە ئەو حاڵەتە نەخوازراوە
بەرەو زیادبوون دەچێت. ینی من تازەش باسم کرد ئێستا وای لێ هاتووە ئەگەر نەتوانن تەئسیر لە دادگا و دادوەران کەن یاخود لە ئەندامانی داواکاری گشتی بکەن دێن هەڕەشە لەسەر ژیانی پارێزەر دروست دەکەن، دێن هەڕەشە لە پارێزەر دەکەن، دێن هێرش دەکەنە سەر پارێزەر، وا دەکەن کە وەزعێک لا دەرونی پارێزەران و خانەوادەکانیان دروست بێت کە ژیانیان پارێزراو نەبێت لە هەندێک کەیسکە وەری دەگرن. لەبەرەوەی ئەو کەیسانی کە ئێمە وەری دەگری لە دادگاکان هەموو ئەو کەیسانن کە کێشەی تێدایێت، جا کێشەی خێزانی، جا کێشەی شەڕ و کوشتن و کۆمەڵک کێشەی تر، یعنی ئێمە کەی زۆر ناگرین ئەگەر کێشەی تێدانەوێت. بەڵام ئەو حاڵەتانەی لەو ماوەی ڕوویدا بەرامبەر پارێزەران لە هەولێر لە هێرشکردنە سەری یاخود لە هەڕەشەکردن لە پارێزەرێک لە بەرەوەی کەیسی دوو مامۆستای زانکۆی وەرگرتووە، ئەموو ئەوانە بەڕاستی جێگەی نیگەرانین. بەڵام ئەوانە ساردمان ناکاتەوە لەوەی کە پابند نەبین بۆ مەهامەی کە هەمانە بەرگریکردنە لە مافی هاوڵاتیان و بەرگریکردنە لە کەیسەکانی ڕۆژنامە نووسان. کاگڕێبین بۆچی ساڵ لە دوای ساڵ ئەم کەیسانە هەر زیندون کە بەرامبەر بە ڕۆژنامە نووسان پێشێلکاریەکان زیندانی کردن و بە جۆرە جیاوازەکانیان و لە نێو دادگاکاندا لە نێو زیندانەکاندا ڕاگرتنیان هەیە. ئەمانە دادگا چۆن مامەڵەیان لەگەڵدا دەکات و تا چەند شوێن و ناوچەند بەستم شارە جیاوازەکانە فەرق و جیاوازی دەکرێت لەمڕۆ؟ طبیعی بەر لەوەی جوابی وەڵامەکەت پرسیارەکەت بدەمەوە کفرە بە هیچ شێوەیەک نابێتن هەر ڕۆژنامە نووسێک بە پێی یاسای ژمارە 35 ساڵی 2007 کاری ڕۆژنامەوانی ئەگەر دادگا بانگێشتی بکە نابێتن تەوقیفی بکە، ڕاگرتن نییە. چونکە ئەو یاسایە ئەگەر ڕۆژنامە نووس لە ئەرکەکانی خۆی لە پرەنسیبی ڕۆژنامە نووسیش لایدا ئەوە تەنها سزاکەی بریتە لە غەڕامەکردن، مەسەر ڕاگررتنی تێدانی وەکو ڕێکارێکی دادگایی کردن و حەبسکردنیشی تێدانە. بەڵام ئەوەی کە لە کەیسی جیراوانی بادینان، ئەوەی لە چەند کەیسی تر لە هەولێر دیتمان و بەدیمان کرد بەداخەوە، ئەوە بەر لەوەی ئەتۆ سزای ئەو کەسانتدا بێت، تۆ سزای هەرێمی کوردستانتدا، تۆ سزای ئەو کیانتدا کە دروستت کردێت، تۆ سزای خوێنی ئەو هەموو شەهیدتدا لەبەر کە خوێنی خۆیان بەخشی لە پێناو دروستبوونی حکومەتی هەرێم و پەرلەمانی کوردستان، تۆ هاتی بەو شکلە ئیشکردە کە کۆمەڵێک ڕۆژنامە نووس لەسەر کاری ڕۆژنامە نووسی تۆ بێ بە یاسایەکی تر سزایان بدەیت، یاخود چەندین ڕۆژنامە نووسی تر کە کەیسیان هەیە کە دەستگیر ڕاگیراون لە دادگا، یاخود ڕۆژنامە نووس هەبووە بە کەلەپچەکراوی هێنراوەتە ناو دادگا. هەموو ئەوانە ڕوویەکی ناشرینیان بۆ هەرێمی کوردستان دروست کرد لە کۆمەڵگای نێودەوڵەتی و لە ناو مەجای ڕۆژنامە نووسی نێودەوڵەتی کە ئەمە بەڕاستی نەدەبووە بەو شکلە بە ئەمە دەبووە ڕۆژنامە نووس ئەگەر لە پرەنسیبی ڕۆژنامە نووسی خۆشی لایدا تۆ بێ بەپێ ئەم یاسایە مامەڵی لەگەر بکەی یاسای کاری ڕۆژنامەوانی هەر سەرپێچێکە ڕۆژنامە نووس دەیکە دوجار بە شێوەیەکی گونجاوکە خۆی تەطبیقەکرێت یان لەژێر پاسا و پەردەی ئەم یاسایەدا پێشێلکاریەک بەرامبەر بە ڕۆژنامە نووسان دەکرێت. ئازادی ڕادەربڕین بۆ هەندێک کەیس کە مەبەستیان بێ یاساکەت جێبەجێ ناکەن، دەیک بێن بۆ یاسایەکی تر. بەڕاستی زۆر جار دوی یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی گەیاندن یان یاسای تر کە هەمومان دەزانین بۆ جیراوانی بادینان بەکاریان هێنا. بۆ هەندێک کەیسیش کە ئاسایی بێ بەلایەنەوە یاساکە بەکاردێنن. بەڵام چەندین حاڵەتیشما هەبووە کە یاسای ڕۆژنامە نووسیش بەکار هاتووە، ڕۆژنامە نووس تەوقیف کراوە یا ڕۆژنامە نووس بە شێوەیەکی دوور لە پرەنسیبی یاساکە هێنراوەتە ناو دادگا. یعنی ئەم یاسایە لە هەموو کاتێک جێبەجێ ناکرێ. بەڵام خۆی مشکلەتیشمان هەیە لەم یاسایە خاتون، ئەم یاسایە زۆر بە کرچ و کاڵی دانراوە لەلایەن پەرلەمانی ئەو کاتی هەرێمی کوردستان. لە ئانی ئێستادا ئەم یاسایە پێویستی بە هەموارکردنەوەیە، پێویستی بەوەیە
تەواو حەسر بکرێتەوە ڕۆژنامەنووس لەسەر کارێکی ڕۆژنامەنووسی کە سکاڵای لەسەر تۆمار دەکرێت نابێ بێجگە لەم یاسایە بە یاسایەکی تر مامەڵی لەگەر بکرێت و حەسڕیش بکرێتەوە مەوزوعی پەیج و کۆمەڵەیەک بابەت هەیە هەمووی بخرێتە ناو یاساکە بۆ ئەوەی پاساوێک بۆ ئەو دەستانە دروست نەبێتن کە بیانوێ ڕۆژنامەنووس بەدەر لە یاسای ڕۆژنامەنووسی مامەڵەی یاسایی لەگەڵ بکرێ و بە یاسایەکی تر مامەڵەی یاسایی و ڕێکاری یاسایی بەرامبەر ئەنجام بدرێتن و لە ئانی ئێستاشدا بەڕاستی ئەم بابەتە زۆر زەڕورە ئەنجام بدرێتن بەڕاستی پێویست دەکا یاساکە هەموار بکرێتەوە بۆی زیاتر پاراستنی مافی ڕۆژنامەنووس و پاراستنی ئازادی ڕادەربڕینی ڕۆژنامەنووسان. بەڵێ کاک ڕێبین زۆر سپاس دەکەین کە میوانی ئێمە بووی ماندوو نەبی دووبارە سپاس بۆ بەڕێز ڕێبین سەباح بەڕێزیان پارێزەر ڕاست ماندوو نەبی بەشویستان سپاس بۆیش کە تایستە بێت.